لا القيدومي برنامج SPSS باس لا ياساي دوم دكين كأويش ياساي ألفا كرومباخا ياساي ألفا كرومباخ بكاردي بودو زينوي بيوندي نيوان همو بركة كان ليرانا دا لا سيرش كليك لسير برنامج SPSS دكين ليرانا دا وكو جوتمان فايل كمان إيش بينا بيت فايل دوم ليرانا دا داتا فيو variable فيو مان هي داتا فيو بو داخل كردني جمارة بكاردت variable فيوش بو داخل كردني جوراوكان استادين جوراوكاني خومان داخل أكين إما ليرانا دا جوراو مان هي واتا دا كيو مان هي هر دا جوراوكي خومان داخل أكين ليرانا دا لبشي ديسيميل ليرانا دا همو جماركان دا كينا صفر بوچي همو جماركان دا كينا صفر تاكو كاتك اما لداتا فيو جماركان داخل اكي جمارة مان ببوينت نداتي بويا ليرانا دا لديسيميل جماركان دا كينو صفر ليرانا دا لفاريبل فيو توابون دا چينا داتا فيو بو داخل كردني جماركان
لێرانەدا هەموو ژمارەکانی خۆمان داخل کرد پێویستە هەموو ژمارەکان وەکو خۆی داخل بکەین تاکو وەڵامێکی دروستمان بدات بەدەستەوە. لێرانەدا بۆ دۆزینەوەی ئەلفا کرۆمباخ کلیک لەسەر ئەنالایز ئەکەین، پاشان کلیک لەسەر سکیل دەکەین، بدەین ریلابلیتی ئەنالایز هەڵدەبژێرین، پاشان لێرانەدا تەماشایەکان هەموو کیوەکانمان لێرانەدا تحلیل دەکەین. لێرەدا کلیک لەسەر شیفت لەگەڵ ئاماژەکان دەکەین. لێرانەدا هەموو کیوەکانی خۆمان تحلیل کرد، دەبینە لای ڕاستی شاشەکەوە، پاشان دەین کلیک لەسەر ستاتیستیک دەکەین، پاشان لێرانەدا کلیک لەسەر سکیل ئیف ئیتم دیلیت دەکەین، پاشان لێرانەدا کلیک لەسەر کۆنتینیۆ دەکەین. کاتێک هەموو ڕێگەکانمان تەواو کردین کلیک لەسەر ئۆکەی دەکەین. لێرانەدا وەڵامی ئەلفا کرۆمباخی داوا بەدەستەوە کە لێرانەدا وەڵامی ئەلفا کرۆمباخ دەکاتە 0.665 کە لێرە دەرکەوتووە. لێرانەدا ئەگەر هاتوو مامۆستا داوای کرد وەڵامی ئەلفا کرۆمباخ بگەینینە ئەو ژمارەی کە مامۆستا داوا دەکاتن. لێرانەدا ئێمە لێرانەدا یەکێک لە بڕگەکان لا دەبین تاکو دەگاتە ئەو ژمارەی کە مامۆستا داوا دەکاتن. لێرانە ئەگەر نمونەیەک بینینەوە وەڵامی ئەلفا کرۆمباخ مامۆستا بڵێت وەڵامی ئەلفا کرۆمباخ بگەینینە 0.972 یەکێک لەو بڕگانە لا دەبین تاکو دەگاتە ئەو ژمارەی کە مامۆستا داوای کردووە. لێرانەدا کامە بڕگە لە هەمویان گەورەترە؟ لێرانەدا بڕگەی نوێم کە دەکاتە 0.858 لە هەمویان گەورەترە. لێرانەدا بڕگەی نوێم لا دەبین، کلیک لەسەر ئەنالایز دەکەین، پاشان دەچینە سکیل ریلابلیتی ئەنالایز هەڵدەبژێرین. لێرانەدا بڕگەی نوێم کیوی نوێم لا دەبین، کلیک لەسەر ئۆکەی دەکەین. تەماشایەکەن وەڵامی ئەلفا کرۆمباخ هێشتا نەگەیشتوتە ئەو ژمارەی کە مامۆستا بە ئێمەی داوە، بۆیە لێرانەدا تەماشای بڕگەکانی تر ئەکەین کامە بڕگە لێرانەدا لە هەمووی گەورەترە ئەوی لا دەبین. ئێستا تەماشای ئەکەین بڕگەی هەشتم لە هەمویان گەورەترە، پاشان دەچین لە ئەنالایز کلیک لەسەر سکیل ریلابلیتی، پاشان ئەنالایز دەکەین، بڕگەی هەشتەمیش لا دەبین، ئۆکەی دادەگرین. لێرانەدا هێشتا وەڵامی ئەلفا کرۆمباخ نەگەیشتوتە 0.972 دەچین لێرانەدا بڕگەیەکی دیکە لا دەبین. لێرانەدا تەماشای دەکەین بڕگەی دەیەم لە هەمویان گەورەترە، بڕگەی دەیەم لا دەبین، کلیک لەسەر ئەنالایز سکیل پاشان ریلابلیتی ئەنالایز، بڕگەی دەیەمیش لا دەبین، کلیک لەسەر ئۆکەی داکەین. پاشان لێرانەدا تەماشای وەڵامی ئەلفا کرۆمباخ دەکەین، هێشتا نەگەیشتوتە ئەو نەتیجەی کە مامۆستا بە ئێمەی داوە. دەین لێرانەدا بڕگەیەکی دیکە لا دەبین، تەماشای دەکەین بڕگەی کامە بڕگە لە هەمویان گەورەترە، بڕگەی پێنجەم لێرانەدا لە هەمویان گەورەترە، پاشان دیسان دەچینە کلیک لەسەر ئەنالایز دەکەین، پاشان کلیک لەسەر سکیل ریلابلیتی ئەنالایز، لێرانەدا بڕگەی پێنجەم لا دەبین، بڕگەی پێنجەمیشمان لابرد، کلیک لەسەر ئۆکەی دەکەین. لێرانەدا وەڵامی ئەلفا کرۆمباخ گەیشتە ئەو ژمارەی کە مامۆستا بە ئێمەیدا کە 0.972. لێرانەدا هاتمە کۆتایی ئەلقەی دووەمی بەرنامەی SPSS کە باس لە ئەلفا کرۆمباخ کرد. هیوادارم سوودێکی باشتان لێبینی بێت.